منداڵە خۆشەویستەکان دیسان جارێکی تر بەیەگەیشتینەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گەشتی باخچەکان. گەشتی ئەم جارەمان بۆ باخچەی منداڵانی گۆنایە. منداڵە خۆشەویستەکان، ئەمانەوێ لە نزیکەوە ئاشنابین بە کار و چالاکیەکانی مامۆستا و منداڵانی ئەم باخچەیە. فەرموون بینەری برگە و بابەتەکان بن. مەهاباد ئەلیاس خوشید بەڕێوەبەری باخچەی منداڵانی گۆنا. باخچەکەمان لە 2010 دامەزراوە. پێک هاتووە لە 270 منداڵ و 12 مامۆستام بە بەردەوامی دەوام دەکەن. باخچەکەمان لەسەر سیستەمی سویدیە. ڕۆژانە چەند بابەتێکیان هەیە، سعات 8 دەوامان دەست پێ دەکات تاوەکو سعات 12 منداڵەکان دەوام دەکەن. بدایەت بازنەی بەیانیانمان هەیە سعات 8 تاوەکو 8:30 لە 8:30 بابەتەکانمان دەست پێ دەکات. کاتی خواردنی منداڵەکان سعات 10 تاوەکو سعات 10:30. مامۆستایەکان ماوانەکانیان لە وێستگەکان بە بەردەوامی دەرێنەوە. بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن و چالاکی بە منداڵان دەکرێت. بابەتەکانمان لەسەر شێوەی چالاکی و گوتنەوەی بابەتەکان دەبێت منداڵان چالاکیان هەبێت تاوەکو بتواندرێت زیاتر پەڕە بە بابەتەکان بدەن و بابەتەکان بە تەواوی فێربن و دەبێت هۆیەکانی فێرکردن لە باخچەدا بەکاربێنین. مامۆستایەکانمان لێهاتوون و شارەزاییان هەیە لە بابەتەکاندا. منداڵ کە ناونووس دەکرێت بدایەت لە سەرەتای ساڵەوە لە 15/8ەوە دەست دەکرێت بە ناونووسینی منداڵەکانمان کە دەوام کراوە منداڵەکان سەردانی باخچە دەکەن. باخچە یەکەم ماڵی منداڵە، یەکەم جار لە ماڵەوە دووەمین جار کە دێنە باخچە ئەمانەتن لای ئێمە. مامۆستایەکان شوێنی دایک و باوکەکان دەگرێنەوە لە کاتی وانەوتنەوە کە کاتی دێنە باخچە بۆ ئەوەی منداڵان کەوە بە شێوەیەکی دڵنیاییەوە لە باخچە جێگیر بن. مامۆستایان ئەو خۆشەویستیە کە هەیتیانە وەکو منداڵی خۆیان سەیری منداڵەکان دەکەن و سەیری منداڵانی باخچە دەکەن بۆ ئەوەی منداڵەکان بە ئارامیەوە لای مامۆستایان بتوانن ئەو شتێک کە هەیتیان ئەو توانەیە کە هەیتیان لای مامۆستایەکان دەڕی ببڕن. لە سەرەتای ساڵدا منداڵ تووشی چەند گرفتێک دەبێتن لەبەر ئەوەی یەکەم جارێتی کە لە ماڵەوەی دوور دەکەوتەوە دێتە شوێنێک کە شوێنەکە لە بۆی تازەیە و نوێیە و کە نەیدیتە. خۆم و بە ستافەکەمەوە هاوکاری منداڵەکان دەکەن وا لە منداڵەکان دەکەین کە باخچە لای زۆر شیرن بێتن، خۆشەویست بێتن لای تاوەکو ئەو دوورکەوتنەوەی کە لە داک و باوکی دوورکەوتەوە لێرە جێگایەکەی پڕ ببتەوە. و ئەو منداڵانەی کە هەندێک منداڵمان هەیە زیاتر بە ماڵەوە پەیوەستن ڕۆژ بە ڕۆژ ساڵ کە ڕۆژ بە ڕۆژ وایان لێ دەکەین و کەوا ڕۆزەیان لە خۆشەویست بیتن و بە بەردەوام بن لەسەر باخچەکە هاتنیان بۆ دەوام.
من مامۆستا سازدە محەممەد ساڵح لە باخچەی منداڵانی گۆنامە مدەی 11 ساڵە من لەو باخچەیمە دەرسی دەرێمەوە لەو باخچەی مامۆستامە پی شەشم هەر مامۆستایە پیتەکانی کوردی دەرێمەوە لە ژووری کوردی بە ژووری کوردیش ئەو پیتانێک کە دەیلێمەوە بە قەڵەمی ڕەنگاوڕنگ دەیلێمەوە بە هۆکارەکانی فێرکردن دەیلێمەوە بە چالاکی ڕۆژانە دەیلێمەوە بە گۆرانی دەیلێمەوە لەگە منداڵەکان لە بۆ ئەوەی هەتە منداڵەکان بە جوانی لە پیتی کوردی بگەن لە بابەتەکەی بگەن. و ڕۆژانە پێشوازی لە منداڵەکان دەکەین یەکەم جار لە ژوورەکەمان دەست دەکەین بە وتنەوەی بازنەی بەیانیان بازنەی بەیانیەکانمان پێک دێ لە ڕێنمایی ڕۆژانەیان ڕێنمایی پاک و خاوێنی ڕێنمایی پاراستنی ژینگە ئەو شتانەی کە لە ڕۆژانە دەیبینن و دەیبیستن منداڵەکان ئەمەش زیاتر لێیان ڕوون دەکەینەوە و بە تایبەتی دەربارەی وانەی کوردیمان. ڕۆژ باش. ناوت چییە؟ مینا. مینا ناوی بابەی چییە؟ هەڵدێر. مینا هەڵدێر. مینا خان ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی گۆنا. مینا لە چ ژوورێکی ئێستا؟ کوردی. ئافرین. ئەوڕۆ چ پیتێکت وەرگرت؟ چ پیتەکی نوێی کوردیت وەرگرت؟ ئافرین. دەتوانم شەکمان بۆ بڵێ لەسەر پیتی تر؟ چ؟ وچی چ؟ تەماتە. چی تریش؟ ترێ. ئافرین. زۆر سپاس مینا خان. سپاس. ڕۆژ باش. ڕۆژ باش. ناوت چییە؟ سەروەر. ناوی بابەی چییە؟ سەردار. ناوی باخچەکەت چییە؟ باخچەی گۆنا. باشە دەبی ئەمە ڕۆژانە لە ماڵێ لە ناو باخچەی کە شتمان خوارد شتی فڕەدێنە سەر عەرزی؟ نەخێر. لۆر. پێز دەبی. ئافرین. زۆر سپاس. ڕۆژ باش. گیان باش. ناوت چییە؟ ژیا. ژیا. ناوی بابەی چییە؟ کاوە. ئێستا لە چ وەرزێکین؟ زستان. باشە زستان ساردە یان گەرمە؟ سارد. ئافرین. باشە لە زستانان دەبی جلچی کوو لەبەر بکەین گەرم یان جلچی ئەوە خەفیف؟ گەرم. ئافرین. سپاس. من مامۆستا ڕازیە عەلی لە باخچەی منداڵانی گۆنا
ژووری وێنەیە ڕۆژانە لەو ژوورە چالاکی دەکەین دەیانکەین بە گرۆپ سێ گرروپ دەیانکەینە سێ گرروپە کوێنەکێشان گرروپە چیش مۆریان لۆدادەنەین مۆری پێوە دەکەن گرروپە چیش کاری دەستی بەداوی دەکەن یعنی ئەو ڕسمانیان لە پێش دانێن لۆمان دەدورن لە باخچەکەمان لە ژووری وێنەی چالاکیان پێ دەکەین و هەندێک ڕێک خستنیشیان هەیە ڕێخستنیان پێ دەکەین ڕۆژتان باش منداڵان چۆنن چاکن ئەحواڵتان هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ منداڵانی خۆشەویست ئەمەوێ ئەمڕۆ چیرۆکێکی خۆشتان بۆ باس بکەم بەڵام بەر لەوەی دەست بە چیرۆکەکە بکەم ئەمەوێ باسی ڕێنماییەکانی نەخۆشی کۆرۆناتان بۆ بکەم هەروەکو دەزانن منداڵان بەر لەوەی بێن بۆ باخچە ئەبێ چی بکەین ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانمان بشۆین دوای بەستنی ماسک لە جاری سێمیش ئەبێ دەست چی بکەین لە شوێنی قەڵەباڵەخ دوورکەوینەوە گوێتان لێیە منداڵان بزانم ڕێنماییەکانی کۆرۆنا چیە بەستنی ماسک دەستشوشتن ڕۆژانە 4 تا 5 جار و دوورکەوتنەوە لە شوێنی قەڵەباڵەخ ئافرین با ئێستاش باسی چیرۆکێکی خۆشتان بۆ بکەم ئەویش داپیرەی ناو دارستان گوێتان لێیە داپیرەی ناو دارستان مناڵان گوێم لێ ڕابگرن هەمومان هەمووتان چاوتان قەپاتکەن دەگێرنەوە دەڵێن هەبوو نەبوو لە ڕۆژان داپیرەیەک هەبوو لە خانوویەکی بچکۆلانە ئەژیا لە ناو دارستانێکی گەورە لە نێو دۆڵێکدا منداڵان ئیش و کاری داپیرە چ بوو هەرکە خۆر هەڵە هات داپیرە دەستی لە ماڵ دەرەهات و دەستی ئەکرد بە کۆکردنەوەی گیا ئەم گیایی کە ئەهێنایە ماڵەوە ئەیکردە دەرمان بۆ ئاژەڵانی ناو دارستانەکە ڕۆژێ لە ڕۆژان کەروێشکە سوورە هات بۆ لای با بزانین کەروێشکە چی بە داپیرە دەڵێ ئەوە کێ لە دەرگای ماڵەکەم دەدا بەم بەیانیە زووە ئەوە منم داپیرەگیان ئەزانی بۆ هاتۆمە هەرچەندە ئیزعاجگیشت ئەەکەم بەڵام داپیرە گوێدرێژیر هاوڕێم زۆر نەخۆشە بۆ ڕۆڵێکیان چیتی دوێنێ کە لە باخچەی ئاژەڵان گەڕاینەوە ئیتر گوێدرێژ دەستی کرد بە فرێدانی گۆرەوی پێڵاوەکەی وە لە هەمان کاتیشدا چاکێتەکەی خۆشی فرێدا خۆشت ئەزانی داپیرە ئێستا زستانە سەرمایە نابێ چاکێتمان فرێدەین گۆرەوی پێڵاو داکەنین ئیتر هەمووی فرێدا و دەستی کرد بە یاریکردن لەگەڵ هاوڕێکانی ئیتر ئەم بەیانیە کە چوون بە دوای بۆی بچین بۆ باخچە نەیتوانی چونکە قورگی ژانە کرد و تای لێبوو ئەی ڕۆڵە ئەوە بۆ وای کردووە ئەی نازانێ ئێستا زستانە و سەرما و سۆڵێکی زۆرە ئەبێ بە زستانان جلی گەرم لەبەرکەین شلەی گەرم بخۆینەوە و لە هەمان کاتیشدا دەبێ جلی گۆرەوی پێڵاوەکانمان دانەکەنین بەڵێ ڕاستەکەی داپیرەکیان بەڵام چی بکەم
ئەم هەڵەیەی کردووە ئێستاش هاتوومە ئەگە دەرمانێکمان پێ بدەیت. باشە باش ڕۆڵە گیان ئەم دەرمانەی پێ بدە شەو بەر لە ئەوەی بخەوێ دەرمانەکە یەک مڵاکی یەک کەوچکی چێش لەم دەرمانە بخواتەوە ئیتر گەروی چاکە بێتەوە. زۆر سپاس داپیرە گیان. منداڵان هەر وەک بینیتان دەمەتەقەی نێوان کەروێشکە سوورە و داپیرە لەسەر نەخۆشبوونی گوێ درێژ بوو. بەڵام ڕۆژ هات و ڕۆژگار ڕۆیش شەوێ لە شەوان بایەکی زۆر بەهێز ڕووی کردە ناو ئەم دۆڵە و نام ئەم دارستانە. ئیتر ماڵی داپیرەی هەمووی تێک شکاند و دەرمانەکانی هەموو هەریەکە بۆ لایەک ڕۆیشت و ماڵەکەی گشتی وێران بوو تەخت بوو. ئیتر داپیرە شوێنی نەماوە تێدا بحەسێتەوە زۆر داماومایەوە داپیرە. جا بۆ ئەمە بەستە ڕۆژ کەروێشکە سوورە بە لایدا ڕۆیش بۆەوەی سوپاسی بکە کە گوێ درێژ چابۆتەوە. داپیرەوە لەکوێ؟ داپیرە بۆ دیارنی؟ ڕۆڵاو ئێستا دێمە بەردەرگای دێمە دەرێ ئێستا. داپیرە ئەوە بۆ دیارنی؟ ڕۆڵە ئەوە نابینی ماڵەکەم گشتی تێک شکاوە؟ بۆ داپیرە بۆ وات بەسەر هاتووە؟ دوێنێ شەو کە بایەکە هەڵی کرد و ئیتر ماڵەکەی منی گشت تێک شکان. باشە باش داپیرە هیچ خەمن نەبێ ئێستا ئەچم ئاگاداری گشت ئاژەڵانی ناو دارستانەکە ئەکەمەوە. هەر کەروێشکە سوورە ئاگاداری ئاژەڵانی ناو دارستانەکەی کردەوە. ئیتر مامورچی خەپە وتی من هەر ئێستا دارەکان ئەبڕمەوە بۆ ئەوی خانوویەکی نوێ بۆ داپیرە دروستکەین. پڵینگی چاوشینیش وتی منیش بە ددانە تیژەکانم دارەکانی بۆ کەتکەتەکەم. کەچی ئاسکی جوان و نازداریش وتی منیش بە ددانەکانم دارەکەی بۆ سپی ئەەکەم. ئیتر بەم شێوەیە بە هاوکاری گشت ئاژەڵانی ناو دارستان خانوویەکیان بۆ داپیرە دروست کرد. کەروێشکە سوورە چوو بۆ لای داپیرە پێیوت وەرە سەیرکە بزانە ئاژەڵانی ناو دارستیان چیان بۆ ئامادە کردووی. داپیرە سەیریکە ها وەرە بۆ لای ماڵەکەی خۆت بزانە چیمان بۆ ئامادە کردووی. ڕۆڵێ چی؟ من بۆ خۆم بە خەمی خۆم داکەوتم ئاخر ئێستا شەو دێ من چی بکەم؟ دەتۆ وەرە داپیرە بەدوام دەتۆ وەرە. ئەی خوایە گیان ئەم خانووە چی دروستی کردووە؟ داپیرە گیان ئەمە ئاژەڵانی ناو دارستانەکە ئەم خانوویان بۆ دروست کردی. ئیتر تۆش بۆ خۆت بچۆ ناو خانووەکە هەر وەکو جاران کە بوو بە بەیانی ڕۆژانە بڕۆ گیا و گۆڵەکە کۆکەوە و دەرمانی چاکمان بۆ دروست بکە. زۆر سپاست ئەەکەم ڕۆڵە گیان زۆر سپاس. منداڵان ئیتر بەم شێوەیە هاتینە کۆتایی چیرۆکی ئەم جارەمان کە خانووەکە بۆ داپیرە دروست کرا و داپیرەش زۆر دڵی خۆش بوو. منداڵان ئەزانین چی لەم چیرۆکە فێر بووین؟ هاوکاری ئەبێ ئێمە هەموو هاوکاری یەکتر بکەین لە کاتی ڕۆژی تنگانە و لە هەمان کاتیشدا ئەبێ بەم لە سەرمای زستان خۆمان بپارێزین جلی گەرم لەبەرکەین و خواردنی گەرمیش بخۆینەوە. ئیتر بەم جۆرە دەینە کۆتایی چیرۆکی ئەم جارەمە. بەڵام منداڵان ئەوەش لەبیر نەکەن بەستنی ماسک دوورکەوتنەوە لە شوێنی قەڵەباڵغ شوشتنی دەستەکانمان ڕۆژانە 4 تا 5 جار. بەم جۆرە دەینە کۆتایی. خواحافیز. خۆشەویستەکان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.